بڕیارە سبەینێ شەممە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت. دانیشتوانی کەرکووک بەشێکیان سەرباری تووڕەییان لە حیزب و سیاسیەکان، بەڵام بڕیاری بەشداریکردنیان لە پرۆسەکە داوە، بەڵام بەشێکیشیان هێشتا تووڕەییان نەڕەویوەتەوە. هەڵبژاردننی خۆی گرینگە بۆ کورد، خاصن بۆ کورد و لە کەرکووکە بە تایبەت، چونکە کورد لە کەرکووکە دەنگ نێنێ باوەڕ و قەنەعەت دەبێت جاری کە باوەڕ ناکەم دوای هەڵبژاردننی کورد ئەو سوڵتەیی جاران نییە بێگە دەنگ نەهێنێ. ئەگەر کوردەکان هەمووان یەکگر بین، یەک هەڵوێز بین، باوەڕ و قەنەعەت بێت کەس ناتوانێت یعنی بەرامبەرمان یعنی شتێک بکات لە تەسەوری کەسان نەبێت. تووڕەیی تەنها دەنگدەری پێکاتەیەکی دیاریکراوی نەگرتووەتەوە، بەڵکو دەنگدەرانی سەرجەم پێکاتەکان لە سیاسیەکانیان ناڕازین. والله خەڵک یعنی سەد بە سەد نەڵێم بۆ تو، سەد بە حەفت دەڵێم بۆ تو ئەواندا دەنگەیدن، عەفوەن یعنی نەیدن، سەد بە سی ئەیدەم دەنگەیدن، لەن عین نمودەجە عین شکلەکانە عینە دزەکانە عینەوە نهاتویانە. وەڵای کورد باوەڕ ناکەم دەستکەوتێت چاک بێنێ، چکە پەرشوو بڵاون یەک نین، هەر مجموعی لەسەر قایمێک، هەر مجموعی لەسەر مەقامێک ئەخوێنێ، باوەڕ ناکەم بەخوا. يعني الرأي العام هو انتخاب الممثلين الذين يمثلونهم من يكونون يعني غير مفسدين وغير يعني مادين ايديهم على المال العام. بەشێکی تر لە دەنگدەرانی کەرکووک دەڵێن دەچنە سەر سندوقەکان بۆ دوورخستنەوەی نوێنەرە گەندەڵەکان و هێنانە پێشەوەی نوێنەری باشتر. والله انتخب الانسان اللي يفيدنا. ئەو کەسە هەڵدەبژێرم سوودی بۆمان و بۆ ملت هەبێت، هاوکاریمان دەکات بە پرۆژە و دامەزراندن و خزمەتی وڵات دەکات. الريد احنا اللي نصحنا. ئەوەمان دەوێت کە باشە و ئیش بۆ هەموو وڵات دەکات، نەک تەنها بۆ بەرژەوەندی خۆی کار بکات. دەمانەوێت گەندەڵ نەبێت. بە زۆش خۆشەوە تەمان دەرەچین لەگەڵ هاوڕێیان لەگەڵ چەند هاوڕێکمان دەرەچین بۆ سەر سنووقی دەنگدان هەرەوەی و لەوە زیاتر بەخۆی. لەگەڵ نزیکبوونەوە لە دواساتەکانی دەستپێکردنی پرۆسەی هەڵبژاردن، بانگەشەکان لە کەرکووک چڕتر بوونەتەوە و لایەنەکان پێشێلکاری زیاتریان ئەنجام داوە. هەڵبەتە ئەو شوێنانە هەر هەمووی خەرقی تیاکراوە، ئێمەش بەنسبەتی خۆمانەوە ئەو زیادە ڕێنومان هەموو ڕست کردو فۆکسمان کردو سەری راپۆرتمان لە سەری نووسیوە بەرزمان کردەوە بۆ بەغدا وە ژماریان زیاتر لە 150 زیادە ڕێویە. سبەینێ کەرکووکیەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی نوێنەرانی پەرلەمانی عێراق کە لەم هەڵبژاردنەدا هێز و لایەنە کوردی و عەرەبی و تورکمانیەکان بە چڕی منافەسەی یەکتری دەکەن بۆ بەدەستێنانی 12 کورسی پەرلەمانی عێراق لەم شارە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.